سەرەتای ماڵتونەکە توێنینەوە. دوای توانەوەی ئاڵتونەکە چا حازرە بۆ ڕشتن. دوای توانەوەی ئاڵتونەکە ساڵتونەکەمان حازرە بۆ فەحس و بۆ ڕاکێشان. حەسەب ئیشی خۆمان بۆ سلێمانی ئەمە سا 70 بۆ 80 ئیشەکانمان عیاری هەژدێ. حەسەب بۆی کە تەڵەبمان لەسەر بکرێت سا 70 بۆ 80 ئیشەکانمان عیاری هەژدێ. و عیاری تریشمان هەیە، عیاری 9مان هەیە، 14مان هەیە، 18مان هەیە، 21مان هەیە، 22مان هەیە بۆی لە ئاخری کە 24ە. مەسەلەن عادەتەن لە سلێمانی و لە کوردستان بە گشتی عیاری 18 و 21مان هەیە لەناو مەسەلەن بازاڕە و 22شمان هەیە کە بێتە لیرە. عادەتەن زۆربەی عیاری 22کانمان لیرەیە. لیرە عیارەکەی ستاندارد و عیاری 22. ئەم عیارانشکە مەسەلەن ئەم عەدادانیان بۆ دانراوە. مەسەلەن عیاری 18 کە ئەڵی 18 هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان خۆی حوست نسبەیە. ئەم 18ەیە لە 1 کیلۆ عیاری 18ەیە 750 گرامی ئاڵتونە، باقیەکەی کە 250 گرامی ئەمێنێتەوە. ئەترە بێتە بەدەل معدەنەکانی تر مەسەلەن وەکو مس و زی و ئیتر هەر شوێنە و بە نەوعەکەی توێنێتەوە، هەر شوێنە و نەوعێک معدەنی تێکا و فەرق ناکات. بۆ عیاری 21مانەیە 875 تەبەن لە کیلویەکە 875 گرامی زێڕە. ئەو باقی کە ئەمێنێتەوە 125 گرامە مسوزی وشتە. و عیاری 22مان هەیە کە 916 گرامی لە کیلویەکە زێڕە. ئەو باقی کە ئەمێنێتەوە مسوزی و شتەکانی ترە، معدەنەکانی ترە. ئەمە حێلومەخێکی کوردەواری پێڵێن. یەکێکە لە خشلە جوانەکانی کوردستان بە تایبەتی لە منتیقی سلێمانی و ئەوانە زۆر زۆرتر بەکاریەوە لە منتیقەکانی تر. ئێمە بە شێوەیەک لە شێوەکانە کە لاڵتون دروستیەکەین ئەمە و چەند شتێکی ترە لێگەدرێ. دوای ئەبێ بەو ملوانکەیە کە بەکارێت لەگەڵ جلی کوردیە لەگەڵ جلی ترا بەکار نایە چێمە تایبەتە بە جلی کوردی. ڕەغبەتەکانیشی زیاتر لە نەورۆزە بەرزەبێتەوە. ئەمە چەند ستێپێک تێپەڕێنێ. یەکەم جاراڵتونێکە ئی توێنینەوە لە توانەوەیە ئەڕوا بۆ ڕاکێشان، لە دوای ڕاکێشانەوە چەند پارچێگەکرێ ئەچێ بۆ قاڵبکردنی ئەم گۆیە ئەم پڵپڵانە. اینجا دوای تەلی بۆ دروست ئەکرێ کە تەلەکانیشی بۆ دروست ئەکرێ لەسەر ئەم شێو شکڵە ڕائکێشرێ و ئەکرێ بە تێک هەڵکێش کە ئەمە بڵێن ئەمە یەسە بەدەستمەوە پێڵێن تێڵکێش. لە دوای ئەوەی کە تێڵکێشانی تەواو ئەبێ کە بڵێن ئەم مەرحەلی کێسە بەدەست منەوەیە ئێمە پارچانی کە دروستمان کردووە ئەیهێنین بەهۆی تێڵکێشەکانەوە لێشین کە لێکمان ناو تەواو بوو بەم بابەتی دەستی من بوو بەمە. ئەمانە هەر هەمویان ئەڕۆن بۆ پاکردنەوە و زاخاوکردن. یعنی خرێتۆ سەر ڕەنگە ئەسڵەکەی خۆی. دوایەوەی کاڵتونەکەمان توانەوە نارمان بۆ فەحس ساعرەکەمان مەزبوطە و دەسەکەین بە ڕاشێشانی. ئەم جیازی ڕاشێشانەمان هەیە. ئیشی ئەم جیازە ئاڵتونەکە باریکەکەینەوە بە ژێرێ و تەڵەبەی کە لە سەرمانە.
ئێمەم شیشەی ساکە ڕایە کێشین تەڵەبی 7 میلمان لەسرە شەشتاشی 7 میل لێرە کە ڕایە کێشین چەند مەرحەلەیەشی هەیە مەرحەلەیە یەکەمی ئاگر لێدانە دوایەوە دەستەکەینەوە بە ڕاشێشانی دوایەوە ئاگری شکەی لێدرێ اینجا دەستەکەین بە پانکردنەوەی شیشەکە دوایەوە کە لە ڕاشێشانەکە تەواو بوو حازرمان کردووە بۆ بڕین ئێمە لێرای بڕین قیاساتەکەی چفتی یەکەین و حازرەکەین بۆ لەحێ دوایەوەی کە مەرحەلەی تەراش و نەخشەکانی تەواو بوو مەرحەلەیەکمان هەیە لێرە پێڵێن تۆرنە بۆ ڕێکردنەوەی بازنگەکەیە ڕێکردنەوەی وەزدی بازنگەکەیە لەگەڵ ناوساوکردنی بازنگەکەیە تا مەرحەلەی تۆرنەکە دەستپێکەی دوای کە لە حیم و گەورەکردنەوەی تەواو بوو ساچێتە لای کاک محەممەد و حازرە بۆ نەخشی سەرەتایی کاک داوان دەستە خۆش بێ بەشە ساغ بێ ئەمە دوای لای کاک داوان تەواو بوو لە حیم کرا و پاکرایەوە لێرە نەخشێکی سەرەتایی لێدەین بەم جیازە لە دوای ئەم مەرحەلەیە بۆ لای کاک پەیوەند دەڕوا نەخشی بۆقا لەسەر سێنسێکە دەست خۆش بکە ئەمە دوای ئەوەی ئەو نەخشە سەرەتایی تەواو بوو دێتە مەرحەلەیەش مەرحەلەی کۆتایەتی بۆ بابەتی نەخشوشت نەخشەکەی لێدەین ئیشەڵا سا بەرچاوتان نەخشەکەی لێدەین دوایەوە یەک دوو مەرحەلەیە مێنێویش مەرحەلەی تۆڕنەکردنێتی کە ناو بازنەکە سافەکەین ناوەکەیکەین بە ئاوێنەی بۆی جوانتر بێت و دوایەوە عیاری لێدەین و زاخاوەکەین نەخشەکەشمان ئەم دەقەی ئەم نەخشەمان هەیە لێرە بە بەرنامە دروستیەکەین ئۆتۆکادمان هەیە نەخشەکە لێرە دیزاینەکەین ئیتر قیاسی پانی و هەموو شتێکی بازنەکە وەرەگرین لێرە ئەمانە کە ڕەنگی ئاواجایە خۆمان وا دیزاینمان کردووە بۆی سیێنسیەکەمان زیرە کە ڕەنگەکانم ناسێتەوە مەسەلەن ڕەنگی سوورمان ناواتە لێرە وەکو خاڵێک وەکو نقطەیەک بۆمانەکە ئەم ڕەنگە ڕساسیەمان ناواتە لێرە وەکو پەڕەیەکی گەڵای باریک بۆمانەکە ئیتر هەست نەخشێک هەست دیزاینێکتەوێ لێرە دروستەکەیت و ئەینتی ئێرە بۆ ئیشکردن مەسا ئەو نەخشە هێنین بۆ سەر وازنەکە ئەمە لێرە کحولمان هەیە بۆ من زۆر کات ئەیگرمەوە ئەگەر دیقەت بن ئەمە کحولە بۆ ساردکردنەوەی قەڵەمەکەیە تەمەنی قەڵەمەکە درێژترەکە دوای کۆتا قۆناغ کە لە ئەم بازنگە کە لە تۆڕنەدرا کۆتا هەنگاومان ئەم بەشێکە ئەم ئامێرەمان هەیە بەشی لەیزەرە ئەتوانین بڵین لێرە بەشی دیزایانی بۆ بکەین و ئەو ئاڵتونی ئەو بازنی هەمانە ماتی بکەین یاخود بۆ بەکارهێنانی ناونووسین بەکارێت بۆ بڕین و لەگەڵەوە ئەتوانین لێرە عیارەکەی بنووسین ئێستا لە ڕێگەی کۆمپیوتەرەکەەوە پێشتر دیزاینەکەمان ئامادە کردووە
ئەو لۆگۆی کە ئەمانوێت ئەمە لێرە جێکی دەکەین لێیزەرە بەم شێوازە دواتر لێرەی عازێ دەین و بەم شێوازە کارێکی خۆیەکەت. طبعا ئەو شتانی کە ئێمە دیزاینیانەکەین عادەتەن لەسەر تەڵەبی خەڵکە خەڵکەیت بۆ لامان داوای شتێکمان لێکایان هەنێک جار داوای ناومان لێکریان داوای مەدالیامان لێکرێت لەو کاتانی کە خەڵک چۆن لە دڵیا بەیان چ شتێکی دی بەیان هەنێک کەس لە سایتەکانیان لە ئەپەکانی وەکو پینتریست و ئینستاگرامەمانە دیزانێکیان بەدڵە بەیان کابرا شتێکی لە دڵایە ئێوێ پێمانی بگەێنێت لەو کاتەیە بە ئێماڵێ یان ئێمە دیزینەکەی بۆکە یان چەند نمونەیەکی بۆ نێرین بۆیان دروستەکەین و بۆیان دیزینەکەین و بۆ بەرنامانەی کە وەکو ئەدۆبی ئیلستریتۆر کە ئێمە بەکارێنین بۆ ئیشەکانمان بۆ دیزینکردین بۆ لاینین بۆ هەنێک جار ئەگەر داوای بکە بۆ ڕەنکردن یان پیریڤیۆکەی پێپشانین وە دوای ئەوە ئەکەوێتەوە سەرەوەی کە کەسەکە چی پێویستە و چی بەدڵە هەموو شتەکانی بۆ نێرین و کاتێک شتەکانمان بۆیە یەک لەسەر یەک لیستیانەکەین لای خۆمانیان نووسینەوە لیستەکان دروستەکەین ئەو ئاڵتونەی کە ڕایەکیشینیان ئەو معدەنەی کە داوایان کردووە ئێمە یەک لەسەر یەک بڕینەکانی لەسەرەکەین و لەسەر تەلەبی خواستی کەسەکە تاوان لێرەیە هەنێک دیزایانی تایە کە خەڵک داوایان کردو بۆ مارکەکان هەنێک کەس داوای گیۆرجیۆ ئەرمەنی کردویان فێندی کردویان پرادای کردووە کە داوای کردو بە مەدالیان بە خوشتێکی تر بۆی دروستکەین ئێمە بۆمان دیزاین کردوون بۆ شێوازانە یان هەنێک جار نووسینێکی عربی بۆێنێ بە ئوسلوبێکی جیاوازکە کەسەکە خۆی بەدڵی بووە و کەسەکە حەزەکە بۆ شێوازە بێ ئێمە لەسەر و شازە بۆمان دروست کردوەوە یاخود وەکو دیزایانی ناوەکان کە ئیتر هەر کەسەوە بە شازێکتیایەتی بە فۆنتێک داوایەکە هەڵەیە هەیە بە فۆنتێکی سادە بۆ منووسە هەنێک کەس حەزەکە دیوانی بێ هەنێکە حەزەکە ثلوت بێ بە شازی عەربی نووسا بێ یاخود بە فۆنتی ئینگلیزیەکان بێ کەرسف بێ یان بابەتێکی تر یاخود بابەتەکانی تر وەکو لۆگۆکان لۆگۆی ڤێرساجیە لۆگۆی مارکەکانی ترێکە خەڵک حەزی پێیەکە یاخود هەنێک جار شتێکی ژۆک و تەڵەب بێ بەڕێزێک هاتبوو داوای شتێکی لەو بابەتی کردبوو کە بۆم بابەتی محکەمە و دادگا گونجا ئیتر فکرەکەی پێوتین ئێمە بۆمان کێشا بۆمان نردوو دوایش بۆمان کردە سەر ئاڵتون یاخود لەم بابەتە دینیەکان لێرە داوای قول ئەوڵ بڕە بناسییان کردبوو بە لۆگۆ ئیترێنە بە چەند دیزانێکی جیاوازمان دروست کرد لە کۆتاییە ئەو بەڕێزە ئەمەی بەدڵ بوو بمان دروست کرد و هەر لەسەر ئاڵتونەکە. حەزەکەم چەند شتێکیش بڵێم کە وەکو بەرچاوڕۆنی بۆ خەڵکی خۆمان کە زیاتر مەسەلەن ئاڵتونی دەرەوە زێڕ و بابەتی دەرەوەیان لا پەسەندترە هەمیش کە بە بڕوای من تێڕواننێکی هەڵەیە لەبەرەوەی سپاس بەخوا ئێستا لە ناوخۆی کوردستان لە ناوخۆی خۆمانە ئەوەی لە دەرەوە ئەکرێ لێرە دروستەکرێ مەسەلەن هەموو سەنعاتەکان ئێمە هەین معمەلی تر هەیە ئەنی کارگەی زۆر گەورە هەیە ئەوەی لە دەرەوە دروستکرێ لێرە دروستەکرێ هەر سلێمانی هەموو شتێکتیا دروستەکرێ هەولێر هەموو شتێکتیا دروستەکرێ و بۆ مەسەلەی عیارشت لێرە سواز بەخوا کوالیتیشی زۆر باشمان هەیە هەم کوالیتی کۆنتترۆل ئاگاداری عیاری هەموو کارگاکانە و هەم خۆشمان جیاز هەیە لە بازاڕە هیچ شتێک بەبێ فەحز دروست ناکرێ مەسەن خەڵک جاران ئەیوت ئاڵتونی بۆ نمونە عێراقی عیاری بەنەوعەکە وەکو خلیجی و یا وەکو تورکی یا وەکو ئێرانێکە نییە هەنی باوەڕکە من ڕۆژانە شت دێتە بەردەستم خلیجیم فەحس کردووە کە ئەبێ عیاری 1975 بێ 1960 بووە 1940 بووە ئێرانیم فەحس کردووە بڵێن سەنعاتی ئێرانی کە بێ عیاری 1950 بێ بۆ نمونە 18 1935 بووە 1938 بووە تورکیم فەحس کردووە عینی شت عیاری نزم بووە و زائیدەن مەسەرەن سەنعاتی دەرەوە ئەکسەرەتی بە نقێم و بە مینا و بە ئەم شتانە ئەڕازێنرێتەوە یا مەسەلەن ئەکسەرەتی بازنیان تەلی تایە بۆ نمونە تورکی یەک تاک بازم تەلێکی تایە مشتری هێت ئەیکڕێ گرامێک و بۆ نمونە 300 سنتە تەل هەیە بە هی دوو تاکەیە گرام و 300 سنتە ئەم گرام و 300 سنتە مەسەلەن تقریبا 89 دلار ئەگرێتەوە ئەگەر حسابی بکەی بە پارە ئەمە نازانێتیایەتی ئەم تەلە ئەچێ ئەیبێ ئەیبا مودەیە بەکارێنێ کە ئەیهێنێتەوە زەڕەنگەر مەجبورە
ئەم تەلەی لێ دەرکا کە لێ وەرەگرێتەوە وەزنی تەلەکەی لێشکێن لەبەروی خۆی لە ئەو شوێنەی کە هێناتی ئەم وەزنی تەلەی لەسەر حساب کراوە ینی کۆمەڵێک فرت و فێڵی تایە کە خەڵکی خۆمان نایزانێ بەڵام سپاس بەخۆ ئاڵتونی خۆمان بێمشکیلێت تۆ ئاڵتونێک لێ دەرەوەیەت مەسەلەن فرت و فێڵی شتی شتیابە غەشی شتیابێ نازانی یەقی کێ بگری بەڵام ئێمە لێرەیان مەسەلەن سپاس بەخوا معروفین چەند کارگەی تر هەیە هەر لێرە سواز بەخوا هەر معروفە هەموو شتێ دروست دەکرێ زەڕەنگەر کە شتێک بێنێ ئەگەر ئیشکالێ شتی شتیابێ من لەبەر دەسامێت ئەڵە کاکەوە زێڕەکەتەوە بۆ شێوەیە ئەو ئیشکالی تیا و یا بەم چاکە یان لێم وەرگرەوە لەبەرەوە خەڵکی خۆمان پێویستە شتی خۆشمانی لاپەسەند بێ ئێستا کە من ئەمانەمان تەواو کرد لەژێر دەستی مناڕۆی ئەچێ بۆ لە حیمکردن بۆی ئەو پارچانی ئەو تێڵکێشانی کە پێمانەوە کردو لە حیم کرێ دوای لە حیمکردن ئەڕوا بۆ زاخاوکردن لە زاخاوکردن و دوای عملیەکی کیمیاوی ئەخرێتەوە سەر ڕەنگە ئەسڵەکەی خۆی کاڵتونە بڵێن بەم شێوەیە زەر دەکرێت بەم شێوەیە ئاوای لێت کە ئەم ڕەنگەی وەرگرتەوە اینجا ئەڕوا بۆ عملیە کە پێڵێن هۆنینەوە چییە کە ئەبێت بە کۆمەڵێک موروشتی پێوەکرێت و ئەڕازێنرێتەوە لە دوای موروکردنیش بەردبەستنی هەیە بەردبەستن بەم شێوەیە بەردبەستن بەم شێوەیە ئێمە بەم شێوەیە بەردەکەی بۆ دانینەوە لە ڕێگەیم قاچانەوە قایم ئەکرێتەوە و ئەبێ بەمە تۆ کە سپی ئەەکەیتەوە بڵێن کە زەرد ئەکرێتەوە شکڵێکی جوان وەرەگرێ ئەمە پێی ئەڵێن حێل و مێخک چەنەها کارگە هەیە لە وڵاتانی چواردەورمانە کە ئێمە گەورەترین بازاڕی ئەوانین کە ئێمە گەورەترین بەکارهێنەری خشڵەکانی ئەوانین بەڵام نایکەن پێیان ناکرێت بۆ لەبەر ئەوی لەوانەیە ئەو مێشکی کە من و هاوکارەکانم وەکو زەرنگەرەکانی تر خاوەن کارگەکانی تر هەمانە لەوانەیەوان نیان بێ ڕاستەوە تەکنۆلۆژیان لەبەردەسایە بەڵام ئێمە لەوانەیە زۆر زیرەکتریش بین لەوان بەڵام ئێمە بە حکمی یەکەم ئیقتصادیەن دووهەمیان سیاسیەن کە ناتوانین پەرە بە ئیشەکەی خۆمان بین ببین بە خاوەن کارگەیەکی گەورە بشتوانین کۆمەڵی ئەسباب هەیە کە ناهێڵن ببین زۆر شتمان هەیە ئێستا حەزەکەم پیشانە بم کاکە ئازت نەبێتوانی ئەو گەردانانم بیتە ئێستا ئێمە ئەم بابەتەمان هەیە بۆی جوان دەرکەوێت لای ئێوە من ئەمەیە ئەمە لەگەڵ ئەم شکڵ و شێوەی تر ئەمانە براوتە وڵاتی تورکیا منەو کەسی کە جملەچی خۆی بووی باس کردم براوەتە وڵاتی تورکیا و توانە ناتوانین بیکەین ئەکرێ ناڵین ناکرێ بەس ناتوانێت بە وەزنەی کە من ئەیکەم ئەو بیکە لەبەر ئەوی ئێمە کۆمەڵێک فەرمانتیا بەکارهێناوە کۆمەڵێک فەرمانتیا بەکارهێناوە ئەو ناتوانێت تێ بەکاربێنێ تیاشیا بەکاربێنێ ناتوانێت لە وەزنێکی زۆر زۆر کەما کامە دوو مسخاڵ دەرەچێ ئەو بیکە من نتوانم لە دوو مسخاڵ کەم تریش بیکەم بەڵام لەبەر ئەوەی کە شتەکەمان بقیمەت نەبێت تۆزێک ڕەخبەت پیاکە چکە زۆر کەس هەیە لە کڕیاران زۆر کەس هەیە لە کڕیارەکانە حەزیان بە شتی سوکەڵە و هین نییە حەزەکە شتێکی هەبێ وەکو تەمەن بمێنێتەوە چونکی ئاڵتون سەروەتە ئاڵتون چەند هەوبێ سەروەتە بڵێ لەمانیان پێ نەکرا تامان لێرە گوڵێکی پشتێنمان هەیە کە بۆ ئیشی کوردەواری بەکارێت
و لێرە خۆمان دیزینمان کردو تاپان جۆرەها دیزین هەیە بۆ دروستکردنی گوڵی پشتێن ئەمەکێکە لە دیزانەکانی خۆمان کە خواستێکی زۆری لەسەر و لە ڕووی وەزنیشەوە وەزنیشی باشترە لەوانی تر و خەڵک زۆر حەزی پێیەکە لێرەیە پێتام شانین کە چۆنیەتی بڕین و چۆنیتی کارکردنەکەی چۆنیە. بەم شێوازە بەردەوام بێ لە سری تای بڕێت و دوایش هەنێک ڕێکار و هەنێک پرۆسێسی تر هەیە کە بێ ئەنجام بیرێ هەتاگا بۆ نەتیجەی کە خۆمان پێویستمانە. طبعا ئەمان نەتیجێ و ئیشەیە کە ئێستا کردمان و بڕینەکەیمان تەواو کرد لە دوای ئەوەیش کە بڕیمان چەند پرۆسێسێکی پێچ و هەتاوە گوتوانیمان ئەم قەوز بوونەوە ئەم پەخی بۆ دروستکەین و طبعا لە دوای ئەمەش چەندین ڕێکاری تر ماوە بۆ ئەوەی کە ڕەنگەکەی جوام کرێتەوە هەتاچێتە سەر ڕەنگە جوانە ئەڵتونەکەی خۆی و دوای ڕێکوپێکە کرێ و یاقوتی بۆ جێگیرەکرێ و ئەکرێتە سەر ئەو پشتێنە و ئەو چەند شتێک کە خۆمانەمانە بگەینە سەر. بابەتی خۆمان بۆ نمونە حێل و مێخەکە پشتێنە ملە شیلانە شتە کوردەواریەکانە گەردانەکانە بۆ نمونە ئەم گەردانانە لێرە دروستەکرێت چەند کەسێکی بەڕێزن معمەلێکی باش و ئیشێکی پاک و جوانیان هەیە بەس چونکە مۆدێلەکان زوو ئەگۆڕێ ئەوانیش فریای ئەو ئیشە ناکەون ینی ناتوانێت ئەو هەموو بەرهەمە بخاتە بازارەوە. دووەمیشیان هۆکارێکی کەشیان داخراویە بۆ نمونە ئێستا تورکیا لە هەموو لاکانەوە لە هەموو وڵاتەکانەوەوانە سەردانەکرێ و شتی لێوەرەگیرێ ئێمە بەس بۆ ناوخۆی خۆمانە ئەگەر شتێکی وا بکات ئەو بەڕێزە زەرمەند دەبێ وەک لەوەی قازانجی دەستکەوێت. بەس هەتا ئەم دەقەیە شتە کوردەوارەکانی خۆمان زیاتر مۆدێلە کۆنەکان هاتوۆتەوانێ خەڵکێکی بەڕێز کەیەتە سەردانمان ملە شیلانە لولە و زنجیرە حێل و مێخەکە ئەم بابەتانە کە بەردەوام سەرفیاتی هەیە و بەردەوام بۆ بووکە بەڕێزەکان ئەیبەن خەڵکیکە بۆنەوە ئاهەنگەکان بەکاریە هێنن ئەوە بەردەوام هەر سەرفیاتی هەیە و مۆدێلی ناڕوە. هەنێک مۆدێلی پشتێن هەیە کە یەت و ئەڕوات ئەوانژە لێرە ئەکرێ ئەوەی ئیشی قاڵب بێ زۆربەی لێرە ئەکرێت. ئێرە چەند کارگەیەک هەیە سلێمانیا دوو کارگەر یا کارگەیەک هەیە لە هەولێریا سێ چوارێک هەیە بەرهەمە ناوخۆیەکان هیچ فەرقێکی نییە لەگەڵ بەرهەمەکەی دەرەوەیە بەڵام ئەوان زیاتر هەمە جۆرێک هەموو ناوەکە دروست دەکەن بەڵام کەمتر دەکەوێت کاڵاکان کە لە سلێمانی دروست دەکرێت یا لە هەولێر دروست دەکرێت لەبرێکی هێنانەوەی زێڕ کە هەیەتەوە بە کوردستان کولی گرامێ $2 تێچێت ینی کولی هاتنەوەی گرامی $2 لە مسخەڵەکان نزیکی $10 تێچێت لەبەر ئەوە هیوادارین ئەم کارگانە تۆزە زیاد کرێ ئەگەر پاڵپشتی حکوومەتە بێت باشتر زیاکرێت و زیاتریش بەرهەمەێنرێت هەچنە تێچۆکی زۆرە بێت چکە لە کوردستانە بەڕاستی شتی جدی کوردی زیاتر دروست دەکرێت ئەوانی کە ئینتاجیەکەن بەڵام لە دەرەوە هەموو ناوعەکانەکەن شتی مۆدیلی دەرەوە بێت مارکەکان بێت بە لە کوردستان زیاتر شتی هەمە جۆر دروست دەکەن. ئەو زێڕێکە لە ناخۆی خۆمانە دروستەکرێت کوردستانە دروستەکرێت هەم لە ڕووی کوالێتیەوە هەم لە ڕووی جوانی و زەرفێتی ئیشەکەەوە هیچی لە ئاڵتونی تورکیا و ئێران و دووبەی کەمتر نییە. عنی باوەڕکە من خۆم زۆر دیقەتم ماوە خەڵک هەر ئاڵتونی دەرەوەی لە جوانە و بەدڵێتی ئەمانە بەڵام ئاڵتونی خۆمان زۆر جوانە کوالەتی زۆر باشە و زائیدەن بۆ خۆی زۆر باشترە. مەسەلەن بەڕێزیەی لێرە دوکاناری بەڕێزیەی لێرە لای من شتێک دروستەکەی من مسقاڵی $15-20 حەقدەسە لێ وەرەگرم عادەتەن لەو دەورەیە بۆ بازم $15 مسقاڵی هەنی گرامی $2.9 حەقدەسە لێ وەرەگرم ئەم $15 تۆ توانێت پچی ببێت لە دوکانی خۆتا بیفرۆشی مەسەلەن بیەی بە $30 حەقدەست خۆ $15 ئیسفادە ئەەکەی ئێمەش لێرە ئیسفادان کە لە ناوخۆی خۆمانان و زائیدەن مشتەرەکەش ئیسفاداکە بۆ لەبەرەوەی $30 حەقدەست داوە بەڵام تۆ بڕۆ تاخمی بازنی خلیجی بیتێ
1 گرامی $7 وەسێ لەسەری و ئەو کاتەش مەسەلەن ئێستا زۆربەی مەعاملەی تورکیا و خلیز و ئەمانە وای لێ هاتەوە دووبەی و ئەمانە بە بۆرسە ئەشکێنرێتەوە ئەنی ئەم بۆرسەیە بە شاشە بۆ دەشکێنەوەم ئاڵتونە دووبارە زەرەرە ئێمە لێرە کە پێ دەفرۆشین هەر سعری ئاڵتونی شکایی بازاڕە ئەین لەوێ شار کیلۆی 15-20 گەڵای فەرقە 15-20 وەرەقەی فەرقە لە کیلۆیەکە کە مەسەلەن تۆ بە شاشە بۆ بشکێنەوە یا بە کەسر بۆ بشکێنەوە ینی هەتا ئەم سەنعاتە لە ناو خۆیان بتوانین پەرەی پێبین بتوانین زیاتر پەرەی پێبین و بەرە پێش بچێ هەم ئەم چینە ئیسفاداگا کە خەریکی سەنعاتن و هەم دوکانارەکە ئیسفادا کە ئیسفادی دوکانارەکە لە چیایە خێری خۆی تیا ئەخوات مەسەن ئیسفادی خۆی لی ئەکات ڕوزەردی لای مشتەرەکەش نابێت کە مەسەرەن 5 مانگی ترە هێنێتە 2 مانگی ترە هێنێتەوە سیرەکە سامن زۆر تووشێ و حاڵەتا بین بەڕێزێگە ئاڵتون نەکڕێ مەسەرەن ئاڵتونی تورکیە بات ئاڵتونی تورکیە بادەم ئاڵتونە کە ئیبا دوکاندارەکە مەجبورە بە بۆرسە بۆی بشکێنێتەوە و مەجبورە گرامی $7 لێ بسەنێ تێگەی لە براو ئەم لە تەلەڤیزیۆنەی بینێ ئاڵتون بەرز بۆتەوە دوای مانگێ دوان ئاڵتونەکە هێنێتەوە بیفرۆشێت دۆسێکە هێشتا لە زەرە دەرنەچوو ئەمە فەرقی زۆر لەگەڵ سەنعاتی خۆمانە ئەگەر هەوڵ بین سەنعاتی خۆمان بەرەو پێش بین بە بڕای من زۆر لەوە باشترە شتی دەرەوە هاوردە بکەین چۆن لەناو وڵاتانی ترا یەکی لەناو عەرەبا زیاتر بڵین پاوانەی ئەستور و گەورەیان هەیە تەنها بە خۆیان نەکرێت ئەگەر تۆ بتەوێت دروستی کەیت لە وڵاتێکی ترەوە لەوانەیە بە زەریبە و بینێکی زۆر تێپەڕێ گومرگێکی زۆر تێپەڕێ تا کۆیگەنیتەوە وڵاتە ئێمە ئەمەمان هەیە بەڵام تۆ کە بازرگانێک ئەچێت ئەیهێنێ بە ئاسانی ئەتوانێت بیهێنێت و تۆ هیچ شوێندەسێکە دیار نامێنێ بەڕاستی لە ڕووی کارەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە وەکو خاوەن کارگە و خاوەن کارەکان کە لە کوردستان ئێمە ئیش ئەکەین بە تایبەتی کە من باسیەکەم باسی ئێمە زەڕەنگەری ئەکەین بۆ جارێکی تری ژوابزانم لە مقابلێکی تری شاباسم کردووە ئێمە زەڕەنگەرین من زەڕەنگەرم بوو لەبەری دروست یەکەم بوشەی زەڕەنگەر لە فارسیەوە تقریبان وەرگیراوە لە سەردەمانێکی کۆنەوە چۆن لە فارسیاڵێن ئاهەنگەر ئێمەش زەڕەنگەرین تێگەی زەڕەنگەرین ئەوەی کە جامخانەکەی دانا و ئاڵتون ئەفرۆشێ بە خەڵک ئەو ئاڵتون فرۆشە وەکو چۆن دارفرۆش هەیە ئاسن فرۆش هەیە دارفرۆش هەیە و دارتاشیش هەیە ئێمە زەڕەنگەرین ئەو ئاڵتون فرۆشە ئەمە مەفروزە لە ناو حکومەت ئامە جیاکرێتەوە بۆ لەبەر ئەوی هەم من هەیبەتی خۆم هەبێ لە ناو ئیشەکەیە کە هەم ئەویش وەکو کابراایکی بازرگان کە ئەچێ و ئەگەڕێ و ئەسوڕێ و مۆدلی جوان پیا ئەکاو هێنێ و دایێنێ و ئیفرۆشێ هەیبەتێکی خۆی هەبێ شەکانمان جیاکرێتەوە ناکری هەچی هەستا و پێ بڵین زەڕەنگەر ناکری ئەمە ئەو زۆر شتیژەیە کە لە وڵاتی ئێمە دروست ئەکرێ لە وڵاتانی ترا ناکرێ پێیان ناکرێ هەر پێشیان ناکرێ دوای ئەوەی کە نەخشەکەمان ئامادە کرد ئێستا نەخشێنی لەسەر بازنەکە لەبەر خۆشەویستی کەناڵی زوم ئێستاش لۆگۆی کەناڵی زوم ئەدەین لە بازنەکە و وەکو ئیسا دەبین بە دوو هەنگاو ئەی نەخشێنێت.